سەرۆکۆزە عەرەبیەکان و کەسایەتیە دیارەکانی گوندەکانی سنووری ناحیەی گوڵاڵە هەوڵەکانی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بەرز دەنرخێنن لە پاراستنی ئەمنیەتی ناوچەکەیان و سەر و ماڵی سەرجەم پێکهاتەکانی ئەو سنوورە. لەگەڵەوەشدا هەموو هاوکاریەکی خۆیان بۆ ئەو هێزانە دووپات دەکەنەوە لە پێناو ئارامی و سەخامگیری ناوچەکەیان و هەرێمی کوردستان بەگشتی. شكرا لحكومة إقليم كردستان بما فيها سپاسی حکومەتی هەرێم و ئەو هێزە ئەمنیانە دەکەین کە لە ناوچەکەدا هەیە کە ئاسایش و پێشمەرگەن و سپاسی ماندووبوون و شەونەخوونیان دەکەین بۆ سەخامگیرکردنی ئەمنیەتی ناوچەکە. ئەوان نەبوونە ڕەوشی ناوچەکە دیار دەبوو. ئێمە هەردەم لەگەڵ مافیگەلی کوردین و پشتیوانیان لێ دەکەین چونکە لە 100 ساڵی ڕابردوودا تا ئێستا مافیان زەوت کرابوو. نحن نكون ضد داعش الذي يريد هدم وتدمير المنطقة. اجتمعنا احنا كشيوخ عشائر عربية منطقة. ما کۆبوونەوە و باز لە ڕۆڵی هێزێک دەکەین کە گیانی خۆیان بۆ پاراستنی هەموو تاکێک لەسەر ئەم خاکە بەخت دەکەن. بەبێ جیاوازی ئەمنیەتی هەمووانیان پاراستووە. دووپاتی دەکەینەوە. ئێمە هاوکار و پشتیوانین بۆیان و لە ئێستاشدا گەلی کورمافی خۆیەتی داوای ڕێفراندۆم کات بۆ سەربەخۆی. هم اللي محافظين على الأمن في المنطقة حاليا. الوضع الأمني جيد. ڕەوشی ئەمنی باشە تەنها ئەوە نەبێ ناوبەناو لە هەندێک ناوچە چەند چەکدارێکی پەرتەوازە لە دەشتەکانی تبچ و هەندێک گوندی دیکە لە ناوچەکانی شێخباب هەڵدێن بۆ سەر ناوچەکانمان بە پشتیوانی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش لە ناویان دەبین و لادەران لە یاسا شوێنیان نابێتەوە لە ناوچەکانی ژەردەسەڵاتی پێشمەرگە و ئاسایشدا بۆیە هەمووان یەکدەستین بۆ پاراستنی خاکی کوردستان. وەک کەسایەتی عەرەبەکان ئاماژەیان بۆ کرد نەک تەنها نەتەوەی عەرەب بۆ هەموو جیهان دەرکەوتووە گەگەلی کورد گەلێکی ئاشتی خوازە و خۆشگوزەرانی بۆ هەمووانی دەوێ بەڵگە بۆ ئەوەش لە سەرەتای شەڕی داعشەوە پێشمەرگە و ئاسایش و دژە تیرۆر دەیان و سەدان شەهیدی بۆ پاراستنی هەموو تاکێک لەسەر ئەم خاکە بەخشیوە. بۆیە لە ئێستادا گەلی کورد مافی خۆیەتی چارەنووسی دیاری بکات کە ماوەی زیاتر لە 100 ساڵە مافیان زەوت کراوە. بێستون سلام. کورسات نیوز خانەقین.